ليش منزعجين؟ صار لهم المخابرات الإسرائيلية والأمريكية والإنجليزية هذه السنة الخامسة أو السادسة. لا أصلا نتشالاقونا من رجنا منوس بعضێک لەمانە سیخۆر بوون سیخۆریان بۆ وڵاتانی تر کردووە. سەدام حوسەین و مەسرور بارزانی سیاسەتی دروستکردنی دوژمن. خاڵهاوبەشەکان لە سێدارەدانی بازۆفتی ڕۆژنامەنووسی بەریتانی و سزادانی ڕۆژنامەنووسانی بادینان چین. بەریتانیا نوێنەرایەتی خۆی لە عێراق بچێشێتەوە و تووشی گۆشەگیری بکات. بس يدخل جاسوس للعراق ويصور وراء دولة كبرى ترى هذا العراق ماكو دولة كبرى. ئێستا من چ پێویست دەکا لەرزوتام لێبێ ئەمە چییە؟ من کۆنسۆڵی ئەمریکا ملاحەزەی هەیە لەسەر شتێک لە هەرێمی کوردستان. فارس دەڵێن کە چاڵ ئەگەر دکتۆر وایە تیماری سەری خۆیە کرد. لە هێرشی بۆ سەر کوێیتیش لەپاڵ ئەمریکا بەریتانیا ڕۆڵێکی سەرەکی جێڕا. ئەوەی لێرە پێویستە بیڵێن عێراق سەرەڕای ئەوەی خاوەن سەروەری خۆی بوو بە بەراورد بە ئێستای هەرێم لە ڕووی سەربازی زۆر بەهێزتر بوو کەچی نەیتوانین لەم ململانەیە لەگەڵ بەریتانیا بێزیان بەرچێت. دەسەڵاتی هەرێمی کوردستانیش کاتێک ئەڵمانیا و ئەمریکا بە پشتیوانی کردەوەی تێکدەرانە تۆمەتبار دەکات لە کاتێکدا ئەم دوو وڵاتە دوو گەورەترین پشتیوانی کوردستان بوون لە شەڕی داعشدا. خاڵە هاوبەشەکانی لە سێدارەدانی بازۆفت و سزای زیندانی ڕۆژنامەنووس و چالاکانی بادینان. سیناریۆی تۆمەتەکان هاوشێوەن هەردوو لە بە سیخوڕی تۆمەتبار کراون. تۆمەتی سیخوڕیکردن یەکێکە لە ڕێگا سەرەکیەکانی دەسەڵاتە تۆتالیتاریەکان بۆ لێدان لە نارەکانیان. عینادی و گوێنەگرتن بۆ داواکاری وڵاتان کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر چەندین ئاست داوای ئازادکردنی بازۆفتیان کرد کەچی سەدام گوێ نەگرت. هەروەک چۆن چەندین کۆنسوڵخانە وڵێکراوی نێودەوڵەتی داوای پێداچوونەوە بە حکمی سزادراوانی بادینانیان کرد بەڵام گوێیان بۆ نەگیرا. تۆمەتی سیخوڕیەکان بۆ وڵاتانی دۆست بوونە. بەریتانیا ئەو کات یەکێک بووە لە دۆستە نزیکەکانی سەدام و عێراق وەک چۆن ئێستا ئەڵمانیا و ئەمریکا دوو پشتیوانی نزیکی حکوومەت و هەرێمی کوردستانن. تۆمەتەکە وای کرد پەیوەندی عێراق و بەریتانیا تێک بچێت
ئاماژەکان بۆ ئەوەن وای ئەم تۆمەتە پەیوەندی هەرێم لەگەڵ ئەڵمانیا و ئەمریکا وەک پێشون نەمێنێتەوە. بەیان نامەتونلەکانیش سەرەتایی ئەو ئاماژەیەن. لە هەردوو کەیس بەر لە بڕیاری دادگا پێشوەختە هەریەکە لە سەرۆک کۆماری عراق و سەرۆکی حکوومەتی هەرێم وەک سیپڕ و دەستی دەرەچی وێنایان کردن. بەڵاوکردنەوەی ڤیدیۆی دامپێدانانی بە زۆری بازۆفت و چالاکانی بادینان کە هەردوولا دەڵێن دامپێدانانیان لەژێر ئەشکەنجە نەبووە و لە ڤیدیۆکان تۆمەتەکانیان دەخرێتە پاڵ. پەلەکردن لە دەرکردنی حکمی دادگا بازۆف بە یەک ڕۆژ و بە پەلە بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرا. سزادراوانی بادینان لە 2 ڕۆژ حکومەکەیان بۆ دەرچوو.